عزیزان، یەکێک لەو چالاکیە گەورانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت فستیڤاڵی ئەوینە. فستیڤاڵی ئەوین یەکێکە لە فستیڤاڵە هونەریە ئەدەبی ئاینیەکان کە جێخۆی کردوتەوە لە دڵی هەموو کەسێکە لە هەرێمی کوردستاندا و ساڵانە چەندین چالاکی جیازی تێدا ئەنجام دەدرێ و ئەم ساڵیش بۆ شەشەمین جار ئەم فستیڤاڵ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێ و ئامادەکاری بۆ کراوە کە سبەینێ بەڕێوە بچێ. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵەکەوە بزانین ئەم ساڵ چ جیاوازیەک هەیە لە ساڵانی پێشووتر هەوڵدراوە چ گۆڕانکاریکی تێدا بکرێەوە لەکوێ ئەنجام دەدرێت ئەگەر کەسێک بێ بەشداری فستیڤاڵەکە بکە. باسی زیاتری ئەم بابەتە دەکەین بە میوانداری خاتوو ئامێز ئاوات بەرپرسی تیمی مارکێتینگی فستیڤاڵ. خاتوو ئامێز بەخێر بێیت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ میوانداریتان. ئامێز خان بە باسێک لە فستیڤاڵی ئەوین بکەین. بیرۆکەکەی لە کێیەکەوە لە چێوە سەرچاوی گرتووە و لە کێیەکەوە ئەم فستیڤاڵە ئەنجام دەدرێت؟ بەنای خۆی گەورە میرەبان، سپاس بۆ میوانداریتان. فستیڤاڵی ئەوین یەکێکە لە فستیڤاڵە هونەری ئەدەبیەکان تایبەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ یەکەمین جار لە ساڵی 2015 لەلایەن کۆمەڵە گەنج لە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئەم فستیڤاڵە بە ئەنجام گەێنرا و ساڵانە ساڵی دوایتر بۆ 2016 و دواتر 2017 و 2018 و 19 ئەم ساڵیش شەشەمین فستیڤاڵی هونەری ئاینی ئیسلامیە کرێت لە شاری سلێمانی لە ڕۆژی 26 لە تەلاری هونەر کاتژمێر 2 هۆکار چی ئەو ماوەی ئەو 9 ساڵن؟ یعنی وتر لە 2019 بۆ 2022 قۆناغی پێنجەمی کرا، ساڵی 2019 قۆناغی چوارەمی کرا، ساڵی 2017 قۆناغی سێم و 2016 قۆناغی دووەم و 2015 قۆناغی یەکەمی لێکرا. هۆکاری ئەو وەستانەی 22 تا ئێستا چی بووە؟ بۆ هۆکارانی کە ناوچەکەمان بە تایبەتی هەرێمی کوردستان پێات تێپەڕەبێ و فستیڤاڵی ئەوینیش فستیڤاڵێکی بچووک و سادە نییە، کۆمەڵێک ئەرکی هەیە، کۆمەڵێک مەسروفاتی هەیە کە ئەم مەسروفاتانش ئەکەوێتە سەرشانی سپۆنسەر و ئەو کەسانی کە هاوکاری دەستباری ئەم جۆرە فستیڤاڵانە ئەکەن. ئەم فستیڤاڵەش ئەرکێکی زۆر ئەکەوێتە سەر، وەروە ئامادەبوونی چەندین میوان لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و میوانانی نێودەوڵەتی لە وڵاتانی جیاوازەوانە. بەڵام ئەم ساڵ گرفتێکێ ئەم بارودۆخە با بڵێن سیاسی و نائارامی لە ڕووی جەنگەوە هەیە، ینی گرفت دروست ناکە بۆ هاتنی و میوانانی کە لە دەرەوەی وڵاتەوە دێن؟ ئێمە لە ڕۆژی یەکی شەشانێ لە ڕێگەی تیمەکانی ڕاگەاندنمانانێ فستیڤاڵەکەمانی ئەعلان کرد، بەڵام ئەم هەفتەی کە پێایەتە پەڕین وەکو نەمانی فڕەکە بۆ میوانەکانمان، بەڵام ئێمە هەر لە ڕێگەی وشکانیوانێ کە بە سیارەش بێ ئێمە هەر میوانەکانی خۆمان ئامادەی بکەین لە فستیڤاڵەکەماندا. من ئەو میوانانەمان کە لە تورکیاوەیە هەوڵی ئەومانەوە کە لە ڕێگەی سیارەوانێ داخلی کوردستانی بکەین. ئێمانە لە هەوڵین هەتاوەکو ئێستا کە میوانداری و کەسانە بکەین کە لە دەرەوەی هەرێمەوانێ بانگێشکراون. باشە، جیاوازی فستیڤاڵی ئەوین لەم ساڵان لەگەڵ ساڵانی پێشوودا لە چیایە؟ هەڵتانداوە چی نیوێگەریەک بکەن ئەم ساڵ؟ بەڵێ، ساڵانی تر میوانەکانمان تەنها لە ناوخۆی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانەوە بوو، بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر میوانەکانمان لە وڵاتی سعودیا، لە وڵاتی تورکیا، لە وڵاتی ئێران، لە وڵاتی سووریاوە بانگێشتمان کردوون. نێودەوڵەتی بوونێکمان بەخشیوە بە فستیڤاڵەکەمان، واتە تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە نەوەستاوین و میوانانی دەرەوە کە ڕۆڵی بەرچاویان هەیە لە ئەدەبی هونەری ئیسلامیە بانگێشتمان کردوون بۆ فستیڤاڵەکەمان. باش، طبعاً مادەم بەیانی بەڕێوە بچێت ئەبێ لانی کەم ئێستا میوانەکان هەموو گەیشت بن و لە هۆتێل یان لە شوێنی مانەوەی خۆیان بنووک و ئامادەکاری. هیچ میوانێکەیە بەهۆی گرفتی مەتاریان نەیتوانی بلە ڕێوشکانیەوە بگاتێرە تا ئێستا؟ بەڵێ، ئێمە ڕۆژی دوێنێ ڕۆژی چوارشەممە یەکەمین میوانمان بەنای کەڕار بەرزنجیوانێکە لە بەغداوە هات میوانداریمان کرد و ئەم ڕۆژ میوانەکانی ترمان بانگێشت ئەەکەین و میوانداریان ئەەکەین و سبێنش بێگومان میوانێکی ترمان ئەگات میوانداری ئەوانیش ئەەکەین. بەڵام گرفتەکە ئەوەیە کە بۆن منە هێشتا هەنێک میوانمان هەیە بۆن منە خۆی یەکلاینە بۆ تۆ کە ئیتر بێت بۆن منە لە بەر نەبوونی فڕەکە هێشتا ئەکید نییە لەوەی کە بە چ ڕێگەیەک بگاتە لای ئێمە. زۆر باشە. چالاکیەکان چیتیایانی ساڵانی پێشووتر هەندێک
بابەتی هوەری جوانمان بینی بەڵام ئایا ینی بۆ باسان لەو کێ و میوانی نێودوڵەتیتان هێناوە تەنها ئەمانە سرودبێژن یان ئەو تا قورئان خوێنی تایە میوانەکانمان قورئان خوێنی تێدایە مناجات و قەسیدە و هوەرێکی تایبەتی بەرجەستاکەن سپێنە لە تەلاری هوەر هەروەها پێشانگەیەکمان هەیە تایبەت بە هوەری خۆشنووسی لەلایەن کاگڕەنج سەروەرەوە سەرپەرشتیەکرێ و هەروەها ئێمە بابەتی پەخشان و شعرمان هەیە لە فستیڤاڵەکەماندا و بابەتی جواننووسیەکەمان هە لەلایەن کاگڕەنج و هەروەها قورئان خوێنی تایبەتمان هێناوە لە فستیڤاڵەکە. باش بابەتی مارکێتین و سپۆنسەر بابەتێکی گرنگە بێگومان بۆ ئەم جۆرە فیستیڤاڵانە لەوە چێ لە قودرەتی ڕێکخراوی قوتابیانە نەبێ خۆی ئەمیشە بکە توش وەکو بەرپرسی مارکێتینی ئەم فیستیڤاڵە تا چەند توانیوتانە سپۆنسەری بۆ پیاکەن کۆمپانیاکان پشتگیریتان بکەن بەدەمتانەوە هاتوون توانیوتانم ئیشە بکەن یان نا؟ بەڵێ ئێمە وەکو تیمی مارکێتینی ڕێکخراوی قوتابیانی کوردستان تایبەت بە فستیڤاڵی ئەوین تیمێکمان هەبوو کە تایبەت بوو بە ئەندامانی ناوەندی سلێمانی مانگێک بۆ مانگونیەک پێش ئێستا بە پلانێکی تۆکماوانێ دەستمان کرد بە کۆکردنەوەی هاوکاری هەروەها سپۆنسەرەکان بۆ فستیڤاڵەکەمان سەرەتا جۆرە فستیڤاڵانە هاوکار و دەستباری کەمن لە بەرامبەردا کە چەندین کۆنسەرت و فستیڤاڵی گەورەتر ئەکرێت لەم شارەیە و هاوکاری زۆر زیاتر ئەکرێت و سپۆنسەری گەورەتر ئەکرێت بەڵام ئەم جۆرە فستیڤاڵانە بەگشتی هاوکار و دەستباری کەمە بەڵام ئێمە بە فەزلی خۆی گەورە و دواتر بە ماندووبوونی ئەندامەکانمان لە تێمی مارکێتین دەستمان کردەوە بە گەڕان و بە کۆکردنەوەی هاوکاری خۆشبەختانە گاندوماندەوە ئاستی کە لەلایەن چەندین کەسەوە هاوکاری بکرێن و هەروەها چەندین کۆمپانیا بزنس کە سپۆنسەری فستیڤاڵەکەیان بکردوین هەریەکەیان و لایەنێکی فستیڤاڵەکەیان گرتۆتە ئەستۆ و ئێمەش لە بەرامبەردا لە کۆتاییدا دیاری و ڕێزلێنانی تایبەتمان بۆ ئامادەکردن. زۆر باشە من لەناو ڕکلامەکانە بینیم کە گەشتی ئەمرەدا بین کراوە و وەکو زانین ینی فستیڤاڵەکە خۆی تێچووی زۆرە و ئەو کەسانشی کە بەشداریەکەن هەچ کەسێ بێوێ بێ بەرامبەر توانێت بەشدار بێنی فستیڤاڵەکە ببینێ جا ئەو ئەمرانە بۆ کێ دانراوە ئەو خەڵاتانی کە داتان ناوە ئەو ئەمرانی کە کراونەتە دیاری بۆ ئامادەبوانی ناو فستیڤاڵە سبێنە سعادوونی و کاتێک کە هەر کەسێک گێتە ژوورانێ ئێمە بلیتێکی پێین بلیتێکیش لای خۆمانە بێ بە هەمان ژمارەی ئەوان دواتر لە کۆتاییدا بۆ سەرجەم ئامادەبوانی ناو فستیڤاڵ و ناو هەڵەکە ئێمە تیرپشکی سێ ئەمراکەینە دیاری بۆ گوێگرانی فستیڤاڵەکە کاتە بۆ میوانەکان بە سەرجەم میوانەکان بێجیاز. باش سێ ساڵ کەم نییە بۆ دابڕانی فستیڤاڵێک 2022 تا 2025 کەم نییە توانیوتانە ئیشێکی وا بکەن ئەم دابڕانی ڕوویداوە لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە لەم ساڵا پێوەی دیار نەبێ چاوەڕێکن بەهۆی ئەوەی کە دابڕانێکە بووە خەڵک گەرم و گورتر سەردانی فستیڤاڵەکە بکە بەڕاست؟ بەڵێ ئێمە حقت ساڵی پار مانگی 6 ساڵی پار بەتەمامی فستیڤاڵی ئەوین بکەین بەڵام وەک گوتم بۆی هەندێک هۆکاری زڕفی لایانی هەرێم و کوردستانانێ کە بۆ منە دەستباری ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر کەمن و لە بەرامبەردا یەک دنیا کۆنسەرت و فستیڤاڵی گەورەتر ئەنجامەدرێ بەڵام ئێمە حقت نامانەوێت فستیڤاڵێک بکەین کە شتێکی سادە و ئەوە بێ ئێمە ئەمانەوێ مناجات و قەسیدەکانی تایبەت بە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم گات بە گوێبیستی هەموو بینەران بێ ئێمە ئەم ساڵ کە خۆمان بە تەواوەتی بۆی ئامادە کردبوو بە هێنانی ئەو میوانانی کە تایبەتن بەو بوارە کە ڕۆڵێکی بەرچاویان هەیە و کۆکردنەوەی هاوکاری تایبەت بە فستیڤاڵ چکە ئەم فستیڤاڵانە بمانەوێت تێچێکی زۆری تێچێ هەر لە هۆڵ و لە دیکۆر و لە بابەتی دەنگ و خەرجی و مەسرەفێکی زۆری هەیە ئیتر ئێمەش هەڵمانداوە لە ماوەی ئەم ساڵەیە کە هەر کەسێک هینمان ئەکرد داوای هاوکاریمان لێ کرد بۆ فستیڤاڵەکەمان ئێمەمانە فستیڤاڵێکی گەورەی هونەریمان هەیە لە شاری سلێمانی و ئامادەکردنی کەتەلۆک و پرۆپۆزەڵی تایبەت بە فستیڤاڵ. زۆر باشە ئەگەر کەسێکی تر بێ هاوکاری ئەم فستیڤاڵە بێت و ببێ بە سپۆنسەر ئێوە هەدرگاتان کراوێت؟ بێگومان بەڵێ ئێمە زیاد لە 20 سپۆنسەرمان هەیە و بێ لەوەش کە چەندین خەڵکی تر هەبووە هاوکاری کردوین تایبەت بە فستیڤاڵەکەمان. لە ڕووی میدیایەوە چۆن توانیوتانە جگەل لەو ڕیکلامەی کە بۆی کراوە لە پێشتر لە ڕۆژانی پێشتر بەڵام لە ڕۆژی فستیڤاڵەکەیە چۆن توانیوتانە یان چۆن بەرنامەتان داناوە کە لە ڕووی میدیایەوە
سپۆنسەرێکی باشی بکەن و بەخشیشی بکەنەوە چی هاوکارتان بووە؟ بێگومان بەسپاسەوە کەناڵی ئاسمانی پێیان سپۆنسەری کاملە میدیایی فستیڤاڵەکەیان کردوین و زۆر سپاسیانەکەین کە بەردەوام هاوکاریکی هاوکار و سپۆنسەری میدیایی هەموو کار و چالێکەکانی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون. ئەم ساڵیش وەکو هەموو ساڵەکانی تر کەناڵی ئاسمانی پێیان سپۆنسەری میدیایی فستیڤاڵەکەمان ئەبن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی کەناڵی پێیان و ئەگوازرێتەوە و هەروەها ئێمە بۆ ماوەی 25 ڕۆژیشە لە کەناڵی پێیانوانە ڕکلامی فستیڤاڵەکەمان پەخش ئەکرێت. زۆر باشە خاتو ئامێز ئەو بربەست و گرفتانە چێکەوە هەتانە یان ئەکرێ کاری لەسەر بکەن بۆ ئەوی کە فستیڤاڵەکە هەم لەم ساڵ هەم لە ساڵانی ترا بە شێوازی تر بەڕێوە بچێ و ئەو جیاوازیە چیە بۆچی یانی ئەگەر کۆنسێرتێک کە ئاینی نەبێ سپۆنسەرەکرێ و ینی سپۆنسەری فستیڤاڵێک ناکرێت کە ئاینی بێگومان بەداخوانێ ئێمە سەرەتا کە دەستمان کرد بە کۆکردنەوەی هاوکاری بۆ فستیڤاڵەکەمان زۆر شوێن لەبەرەوەی فستیڤاڵێکی ئاینی بوو ڕەت ئەکرایوانێ بەڵام هەروەکوتم لە بەرامبەرە کۆنسرت ئەنجام ئەدرێت لە هەمان کاتە بەڵام ئێمە بە هاوکاریکردنی سپۆنسەرەکانمان توانیمانە بیگەینە ئەم ئاستا ئەویش بە هەوڵ و ماندووبوونی ئەندامەکانمان لە تیمی مارکتین و هەروەها ئەو بربەستانش کە ئاهاتنە پێشمان بۆ نمونە هێنانی میوانەکان بوو لە دەرەوانێ کاتێک ئێمە لینکی پەیوەندیمانەکە لەگەڵ ئەوانە بۆ نمونە بە چه ڕێگەیەک بیان هێنینە کوردستان هەنێ میوانمان هەبوو لە مەقدۆنیا و لە لوبنانەوانێ کە بوونە گەشتی ڕاستەخۆ بۆ کوردستان نەبوو ئەو بربەستانەمان زۆر هەبوو بەڵام ئەلحەمدولیلا توانیمانە کە زۆربیان ئامادە بکەین و بیان هێنینە کوردستانەوە. باش لایەنێکی دیکە لایەنی حکومی و ئیداریە حکوومەتی هەرێم بە شازێکی گشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان یان ئیداری سلێمانی پارێزگا و ئەمانە تا چەند توانیوانە هاوکار بن یا بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری لە پارێزگای سلێمانی توانیوانە مادی معنەوی لۆجستی هیچ هاوکارێکی ئێوە بکەن یان نەخێر هیچ هاوکاریان نەکردووە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان سەرەتا لینکی پەیوەندیمان لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریوانێ بەکارهێنا ئەویش بە وەرگرتنی هۆڵەکەمان بەخۆلە تەلاری هونەر بۆ وەرگرتنی ئەو هۆڵە بەڵام ئەوەش دەکەوێتەوە سەر هەوڵ و ماندووبوونی ئەندامەکانمان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوانێ کە ئەوانیش زۆر ماندوو بوون و لینکی پەیوەندیان هەر لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە هەر هەبووە بە بەردەوامی. یعنی تەنها وەکو هۆڵەکە هاوکاریەوە کرا لە ڕووی مادی هیچ بابەتێکی تر نەکراوە؟ نەخێر لە ڕووی مادیوانێ نەخێر بەڵام وەکوتم لە ڕێگەی ئامادەکردنی هۆڵەکە و ئاسایشی هۆڵەکە. باش ڕێکخراوی قوتابیان ڕێکخراوێکە سەر بە کۆمەڵی دادگەریە هیچێکە لە ڕێکخراوە با بڵین حەروک و جوم و جوڵەکانی کۆمەڵ وەک خۆی جگە لە میدیاکی و پەیام باست کرد کۆمەڵ چ پشتگیرێکی ئەوەی کردووە بۆ ئەم سەرکەوتنی ئەم فستیڤاڵە؟ بەڵێ ئێمە هەر لە یەکەم ڕۆژانێک کە دەستمان کرد بە ئامادەکاری بۆ فستیڤاڵی ئەوین یەکەبێکی ئەندامەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پەیوەندیان کردو لەگەڵ حیزبی کۆمەڵی دادگەریوانێ وەکو حیزبیش زۆر هاوکار و پاڵپشتی فستیڤاڵەکەیان کردوین و هەروەها لە هەر شوێنێک کە بۆ نمونە ئێمە کێشێکمان بە دروست بوو بێ ئەوان هاوکار و سەپۆرت پشتیوانێکی تایبەتیان بۆ کردوین زۆر سپاسیانەکەین. باشە بەدەمەوە هاتنی خەڵک بۆ ئەو مارکتینێکیەوە بۆتان کردو بۆ فستیڤاڵەکە ئەو با بڵین ڕیکلامانی کە کردوتانە چۆن بۆ تا ئێساوە هیچ بانگێژنامە و میوانی تایبەتان هەبوو بێژگر لەوەی کە ئامادەی فستیڤاڵەکەم لە چالاکیەکانە بەشدارن؟ بەڵێ بێگومان ئێمە لە ڕۆژی 25 پێنجانێ کە فستیڤاڵەکەمان ئەعلام کرد کە بۆ نمونە 26 ئێمە فستیڤاڵی ئەوینمان هەیە لە تەلاری هونەر هەر لەو ڕۆژانێ ئێمە لە ڕێگەی ئەندامەکانمانانە لە ڕێگەی پێیجەکانی تایبەت بە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیان و هەروەها تایبەت بە فستیڤاڵی ئەوین خۆیەوانێ ئێمە بەردەوام ڤیدۆکان و کار و چالاکیەکانی تایبەت بە فستیڤاڵ و ئامادەکاریەکانمان لەوێ پۆست کردووە بڵاو کردوتوانە تایبەت بە بینەران لێوە شانێ کۆمەڵێک خەڵک پێی ئاشنا بوون و کۆمەڵێک خەڵک بڕیاری هاتنیان ناوە بۆ نمونە کەساتی دیارەکانی نا سۆشیال میدیا کە ئێمە بانگێشنامی تایبەتمان بۆ کردوون ئەوانش بە هەمان شێوە وەکو ئێمە بانگێشنامیان بۆ خەڵکی تر کردووە کە ینی فستیڤاڵەکان بەی خوانزانیوە و بانگێشنامی بینەرەکانی خۆیان کردوون. باش ینی بابەتێکی دیکە لەوانەیە زۆر لەسەر خەڵک نەکەوێت هەرچەنە سەقیرانی دارایی و موچە دروست کراوە ینی خۆی نییە لە ئەسڵا بەڵام دروست کراوە بۆ خەڵک بەڵام ناکرا و خەڵکی بەشداریە کاگەر تەنها
بۆ هەر کەسێک 1000 دیناریش بات لەوانەیە بەشێک لە ئەو گرفتە مادیانەی ئێوەیەتە ڕێگەتان ئاسانتر چارەسەر بکرێت؟ ینی بیرتان لەوە نەکردەوە یان هۆکاری چی خەڵک بە شێوەی فری دێتە ژوورەوە؟ بێگومان ئێمە ئامانجمان خزمەتکردنی خەڵکە، ئێمە ئامانجمانەوەی کە کاتێک ئێمە فستیڤالەکەین زۆرترین کەس سودمەند بێت و زۆرترین کەس ئامادەبووی فستیڤالەکەمان بێ. بێگومان ئێمە ئەگەر بۆ منە هاتنە ژوورە ئەگەر بە 250 دیناریش بێ بۆ منە زۆر لەسەر خەڵک ناکە، بەڵام ئێمە نامانێت ئەو زەختە بکەینە سەر بینەرەکانمان، ئەو زەختە بکەینە سەر ئەو کەسانێکی ئێمە خزمەتیانەکەین و هاوکاریانەکەین، و ئەو کەسانش کێنە لامان هەموو ئەو کەسانن کە عاشقی مناجات و قەسیدە و هونەری ئەدەبی ئیسلامین. ئێمە یعنی ئەو هاتنە ژوورەوەیان کە یانکەینە ژوورانە ئێمە بە بلیت ئەیانکەینە ژوورانە و ئامرەشمان بۆ کردوون بە هەدیە. بلیتەکەش فریە؟ بەڵێ. چەند ساڵە تۆ لەو تیمەی کە سەرپەرشتی ئەم فستیڤاڵەکەن یەکەم ساڵتەیان ساڵان؟ بێگومان من لە 2019 ئەو کاتە فستیڤاڵی چوارەمی ئەوین کرا. من لەو کاتوانێ ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروەها ئەندامی لیژنەی ئامادەکاریەکانی پرسیارم بۆ یەکرد ئێوە فستیڤاڵانەی تر کە کردوتانە بێگومان خاڵی ئیجابی و خاڵی سلبی تایە. دانیشتون هەموو فستیڤاڵێک یعنی بزانن خاڵە سلبیەکان کامانن بووی لە فستیڤاڵی داهاتوو ئێستا بۆ ئەم فستیڤاڵی ئەمساڵ ئەو خاڵانە هەموو لا بەرن و خاڵەکانی کە ئیجابین و باشن گەشیان زیاتر پێ بن؟ بەڵێ ئەمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەندامانی ستافی کارگەڕی ڕێکخراو هەر کار و چالاکی نەک فستیڤاڵ ئەوین هەر کار و چالاکیەکی ئێمە لە ناوەند ئەنجامی ئەین پێش ئەوە بە کۆبوونەوەیەک ئێمە هەموو پلانەکان ئەنووسینەوانێ دوای ئەوەش کە ئەو کارەیە ئەو چالاکی ئەنجامەگەین دیسان و کۆبوونەوەیکی ترەکەینەوانێ بۆ ئەی بزانین ئەو خاڵانە چییە کە ئێمە زەرمەند بووین لێ و خاڵانەش چییە کە سوودی پێگەیاندوین و کارێکی باشمان کردووە. بە هەمان شێوە بۆ چالاکی دواییتر سوودمان لەوە بینوە کە چ ئیجابیاتێک یا چه سلبیاتێک هەبووە لە کاری چالاکی پێشووترمانە. بێگومان سوودمان لەوانە بینیوە و هەروەها ئەمە نەک بۆ فستیڤاڵ ئەوین بۆ هەموو کار و چالاکیەکانمان ئێمە بەم شێوەیە بە میکانیزمە کارمان کردووە. باشە لە ڕووی هەڵبژاردننی شوێنەکەەوە هەڵتان ناوانی کە شوێنێکی وا هەڵبژێرن هەچ کەسێک کە بێوێ بتوانێت بێت و لەوێ بە ئیسراحەتەوە سێری فستیڤاڵەکە و ئەو چالاکیانە بکاکە لەوێ. بێگومان ئێمە لە فستیڤاڵی ئەوین لە قۆناغی چواری لە هەڵێک بوو لە شاری سلێمانی کاتێک دەرگای هەڵەکەمان کردوانە بەڕووی بینەرەکانمان و بەڕووی ئامادەبوانە سەرمان کرد سەر قادرمەکانیش شوێن نەما بوو یعنی ئەوەنە خەڵک هاتبوو هەنێکی هەر ڕۆژتانێ بۆیە ئێمە لە فستیڤاڵی ئەوینی پێنجابیرمان لەوە کردو کە شوێنێکی گەورەتر هەڵبژێرین بۆ ئەوەی بینەرەکانمان بە ئیسراحەت و بە ئارامیوانە و بە مرتاحیوانە گوێ لە قەسیدە و بە بەرهەمەکانمان بگرن. شوێنەکەمان بردە گەورەتر تەلاری هونەر کە گەورەترین هۆڵە لە شاری سلێمانی و ئەم ساڵیش بە هەمان شێوە بیرمان لەوە کردوانێت کە چەند شوێنێکی تر بۆ منە گەورەتر لەو شوێنە هەڵبژێرین. بەڵام ئەوەی کە لە ئێستا بەهۆی ئەوەی کە جاوەکەی گەرمە ناتوانانی ببینە هەنێک شوێنەوانێ تەنها ئەوەی کە ببینە هۆڵک بۆ ئامادەبوانمان بۆ ئەوەی لەبەر گەرمی جاوەکە و لەبەر ئەوەی کە گەرمایەکی زۆرە بۆیە هۆڵی تەلاری هونەرمان هەڵبژارد لە ڕۆژی 26 کە یەکەمین ڕۆژی هاوین ئەکات بۆ ئەوەی هەم بە ئیسراحەت و بە مرتاحیوانێک گوێ لە بەرهەمەکانمان بگرن هەمیش لایەنی گەرمە و ئەو بابەتانە تەئسیر لە بینەرەکانمان دەکەن. باشە ئێوە چەند کەسن کە لە لیژنی ئامادەکاریان و ئایا لە ڕووی چاودێریکردن و ئاسایشی هۆڵەکەەوە بیرتان لە هەموو بابەتانە کردوتە؟ بەڵێ ئێمە وەکو لیژنەی باڵای فستیڤاڵی ئەوین 4 کەسین بەڵام وەکو ستاف و وەکو لیژنەی ئامادەکار زیاد لە 20 کەسین لە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ماوەی 2 بۆ 3 مانگ ئەبێت بەردەوام هەموو ڕۆژێک ئێمە کارمان لەسەر فستیڤاڵی ئەوین کردو ئامادەکاریمان بۆ کردن. هەروە لە لایەنی هۆڵەکەشمانەوانێ ئێمە سپینێ بە ستافێک پێشوازیەکەین لە ئامادەبووان بۆ فستیڤاڵی ئەوین. وا بزانم هەڵە نەبم ئەم کار و چالاکی هی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانە بەس بیرتان لەوە نەکردوێتەوە فستیڤاڵە بەرنە دەرەوەی سلێمانی بۆ نمونە بیبەنە ئیداری ڕاپەڕین یا بیبەنە کۆیە یا بیبەنە چەمچەماڵ بیبەنە هەڵەبجە یعنی بیبێنە دەرەوەی سلێمانی بیر لەوە نەکراوەتەوە؟ بەڵێ بێگومان ئێمە
وەکو ئەم چالێکە هەر لە سەرەتای دروستبوونیانێ سەر بەناوانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە بەڵام بە حکمی ئەوەی کە فستیڤالەکە فستیڤالێکی بچووک و سادەنی یعنی ئێمە میانمان هەیە لە دەرەوەی شاری سلێمانی کە بانگێشتمان کردوون و هەروەها لە ناوەندەکانی سری ڕێکخراوی قوتابیانی کوردستانوانێ کە میوانمان هەیە و ئامادەبووی فستیڤالەکەن بۆیە بیرمان لەوە کردوێتەوە کە بیبێنە دەرەوەی شاری سلێمانی بەڵام فستیڤالەکەمان فستیڤالێکی ئەوەنە سادە و بچووک نییە کە لە هەموو شوێنێک بۆ نمونە پێشوازی لێ بکرێ وەک گوتیشم وتم فستیڤالەکەمان لەبەری بابەتی ئاینیە لە هەموو شار و ناوچەیەک پێشوازی لەم جۆرە فستیڤالانە ناکرێ و دەستباریان کەمە. زۆر باشە ئەگەر بە دیاریکراوی هەم شوێنەکە بە بینەران و بە بیسەران بڵێت ئەگەر کەسێک لێرەوە ئەم بەرنامە بینێ هەستکا بەشدار بێت لە فستیڤاڵی ئەوین چێ بینێ و بۆچی بێت و کەی ئامادەبێت تا سەرجەم چالاکیەکان ببینێ و ئایا لە پامی شەو بەڕاستەوە خۆ ئەکرێت؟ بەڵێ بێگومان سبەینێ ڕۆژی 26 لە هۆڵی تەلاری هونەر کاتژمێر 2:30 و ئێمە یەکەمین چالاکیمان بەدەستپێکی قورئانخوێنێک لەلایەن کاک محەممەد ئامانج و کاک محەممەد سەڵاحوانە لە فستیڤاڵی هونەری ئەوین ئەکرێ بێگومان فستیڤاڵی ئەوین فستیڤاڵێکی تایبەتی هونەری ئەدەبی ئیسلامیە کە ڕوحەکان ئاوێتەی مناجات و قەسیداکە تایبەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سبەینێ 26 لە تەلاری هونەر کاتژمێر 2:30 و چاوەڕانچانی. ئامێ ساوات بەرپرسی تیمی مارکێتینی فستیڤاڵێن سپاس بۆی لەم دەرفەتە سپاس دووبارە سەرکەوتوو بن.